دوای کۆبوونەوەی قایمقامێتی قەزای شارەزوور لەگەڵ ئەنجومەنی گوندەکانی سەر بە قەزاکە و نوێنەرانی ڕێکخراوە مەدەنیەکانی سنوورەکە چەند بڕیارێک بە ئامانجی ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە ناوچەکە ڕاگەیەندرا. یەکێک لە بڕیارەکانی کۆبوونەوەکە قەدەغەکردنی کێشانی نێرگەلە لە کافێکان و داخستنی هۆڵەکانی لەشجوانی و سەنتەری یاریە ئەلیکترۆنیەکان بوو. هەرچی پەیوەستە بە چالاکی و مەراسیمەکان بە هەمان شێوە بڕیاردرا قەدەغە بکرێن. ئامانج لەو کارەش پاراستنی تەندروستی دانیشتوانی شارەکە و تەشە نەکردنی ئەو ڤایرۆسەیە. لە وڵاتی ئێرانەوە زۆر بەربڵاوە و ئەبێ هەمومان هاوکاری یەک بین لە شوێنە گشتیەکان ئاگاداری خۆمان بین. ئەو بابەتانی کە باس کرا لەم کۆبوونەوەیە زیاتر پەیوەست بوو بە بابەتی تەندروستی و خۆپاراستن لێی. یەک لەوانەی کە زۆر بەلایەمەوە گرنگ بوو ئەو کۆمپانیای کۆکەرەوەی خۆڵ خاشاکی ماڵان کە ئەو کۆمەڵێک گەنجی فەقیری ئەم شارە لەوێ سەرپەرشتێکەوە خۆڵ خاشاکی ماڵان کۆکەن و داوامان لێکرد کە جلێکی تایبەتی بدرێ بە ئەوانە چکە ئەم ڤایرۆسە وەکو معلومە لای هەموو لایەک لە پیسیۆ بڵاوە بێتەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە جەختیان کردەوە پێویستە هەمووان وەک تیمێک کار بکەن بۆ ئاشکراکردنی هەر حاڵەتێکی نەخوازرا و دۆزینەوەی ئەو هاوڵاتیانی کە لە ئێرانەوە گەڕاونەتەوە و پشکنینیان بۆ نەکراوە. ئەوەی پێمان کرابێ ئێمەش خۆشبەختانە شکر تا ئێستا هیچ حاڵەتێک نەبوو لە سنوورەکەمانە و هیچ حاڵەتێکی مەترسیداریش نەبووە. ئێمە سوپاسی هاوڵاتیانی شەکەین بەڕاستی سوپاسی لایەنە پەیوەنددارەکانەکەن هەموو فەرمانەکانی سنوورەکە کە هاوکار و پشتیوانمان بوون هاوکاری لیژنەکانی هاوبەشەکانی قایمقامێت و ناحیوار ماوەند کە لە ناو بازاڕ و شوێنە گشتیەکاندا چاودێریەکەن و لە خزمەتی خەڵکان. کۆبوونەوەکەی قەزای شارەزوور بەشێکە لەو ڕێکارانی دام و دەستگا و فەرمانگەکانی هەرێمی کوردستان بۆ خۆپارێزی لە پەتای کۆرۆنا دەیگرنە بەر. لەو چوارچێوەیەدا داوا دەکرێت هاوڵاتیان لە پێناو تەندروستی خۆیاندا ئاستی هۆشیاریان بەرامبەر ئەم مەترسیە بەرز بکەنەوە و پابەندی ڕێنماییە تەندروستیەکان بن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارەزوور.